ئەوە 25 ساڵە ئەمن کە ئەو ئیشە یەکەم هەتا ئێستا نەبووە شوبیا گۆشتە زیستی 19,000 لەو ساڵانە کە تا ئێستا لۆ گران بووە لە بەندێ گران بووە مالیەت بە عامی گرانە نییە ئەوەی هەش ئیگرانە زەیدە زەیدە گرانە دەرناچێ ئەمە پەروەز دەیدەن دەنێ لە غێر دەی نەدی هەتا 22 هەشت ما ئەو حەویانەیە کرد حەویانە گۆشتە بێ ئەمە ناچن حەویانەشێ بکڕن لاواز بێت چ گۆشت نەبێ لە هەردوو لۆمە زەرەرە یەکەم جار ئەگە گۆشتی جوان نەبێ ئاتوری بەیت و پەخۆنە ئەدەبێت تاکسەتار ئەو گۆشتە چ بداتە من جوان نەبێت لۆ ئەمە ئەچن حەویانە چاکێکڕن دای گران بێت 3 کیلۆ 10 غرامە بە 6420 دیناریە بار ئەو وەختەی 3 کیلۆ گۆشت ئەیکرد 36,000 لەمە کیلۆ بە 12,000 بوو ئێستا کیلۆ بە 19,000 تقریبا دیکە 6,000 شتەکم زۆرتر جستی های ئێستا ئەنە پەخۆنیە کڕی بە 600 کڕینی بە 620 کڕیتن بە 450 کڕیتن بە 425 کڕیتن بە 400 زاوە هەریک نەوعەکە لەبەرەوەی قەرەوەی شوڕی ئەساسا بزنش هەیە ئەستا ئالانە ئەبێتە من زۆرتی لە 750 کەمتر نییە زۆرتر بزنانە 425,000 چێرا باشش یابرا داوا 2 ملیۆن و نیوەکەت چێرا چاک چێرا هەی ماسە لەوێ بەرەژێرا هەتا ملیۆنێک و نیوە ملیۆنێک و 600 ملیۆنەکە ملیۆنێک و 200 ئیدەوە حاصل لە بازاڕەیە کوشتارگای نەهات ئەو کوشتارگایە کە ئەمە حەویانە بینەوێ ئەکوژین و تەبی مۆرە لێ بدا دەختورە هەیە تەمۆری لێ دەمانە سەحی کە سەحی کرا حەقە ئێمۆرێ ئەمە 4,000 دای ئەوجا پاسماوەکەش بە خۆتی نینەوە ئەوجا حەقی شارەوانش مانجە 7,000 دای حەقی شارەوانش دەبێ ئەمە مانجە 7,000 بدەیت یعنی 2 مانگا 4,000 لەمە وەراگرن ئەواش ببێنە بێ هەموو تێ تووسە ئەو فرۆتنا گۆشتە وەرمە ئەمە لۆچش گرانە بی و هاوڵاتی